بسم الله والصلاة والسلام على رسول الله. هر لشرح كتابي شرح معاني الصلاة شكر نوي معنا كاني نويش للا برشيستو الشاش الشيخ جيشت أوي كبلي إقامة الصلاة جبت ذكر دني نويجكا باسي أوي دكا تكلمنا في فصل السابق عن الأذان باسي أوي دكا لفصلكي بيشوتير باسي بانكدان مانكيرت باسي معنا كاني وشكاني وهروها همان شد ديتا جي لباري إقامة قامت كردن همان شد بلام ليرة أوي كدماني وقسي لسر بكين أوي معنى إقامة الصلاة وما بستكيتيا يعني جيبت زي كردني نويش نكردني بلكو جيبت زي كردني نويجكا وما ناو ما بستي شيتيا ده فرمكاتك لكتابي خواي پروردگار فرمان كراوة بنويش كردن وجاء فيه مدح المصلين وتيدا هاتوا لقرآن مدح ثناي أو كساندك كنويش خوينن وهانيان دادا لسر أو فريزة قوريا جبت ذكرني أو فريزة قوريا لكن بلام هرهميان بتهاتيا هرهميان بويهاتيا جاء بصيغة الإقامة بقوتو قوتي إقامة هاتوا واتا جيبت زي كردن وكو جيبت زي كردنك ماشا يعني انت مشابك لقرآن كاتك صفحة كاني بركاني قرآن هلدا ديوا لباسي نويش كردن نالي أداء الصلاة نايبيني ولا قرآن باسي أداء الصلاة بكا بس باسي تسدك إقامة الصلاة باشا لبرت أداء الصلاة نهاتيا كردني نويش إقامة الصلاة همو قرآن تركيز لسا أو نقطة إذا كاتوك إقامة الصلاة لزور زيان باز دكاتن يعني حكمة لويتسيا وأقيموا الصلاة لقرآن نهت بغير لفظ أقيموا بلفظش كبيتن بل كخواي پروردگار مدحي أو كسانة دكا كان ويجاكان يعني بإقامة دكا فرمي إن الذين آمنوا وعملوا الصالحات وأقيموا الصلاة وآتوا الزكاة لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون يعني أوانيك خوفيان لسرنية وترسيان لسرنية وأوانا أجروا باداشتش قوريان هي للا إخواي پروردگار يكك لصفة كان يعني إقامة الصلاة جيبت زي كردني نويش بهمو أو شوازي كداواي لكراوة أو إقامة الصلاة هركاتك سبحان الله باسي نويش كرابيتن ببي إقامة زم كرايا لا شويني زم كردن باس كرايا هاتا مشابكة أخوي پروردگار دفرمي فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون تمشى لي باسي تكرايا مصلين اواني كان يجدكن بس باسي اقامي كرايا نا كواتا هركاتك ببي اقامات سبحان الله زور بيشوينا كان باس لزم كردنا واو شوينا انا شيكا باسي اقامة الصلاة دكا باس لمدح كردنا كان وجهكي بتساتشي دكا كواتا زور زاروية كابران نويجيش دكا بزوانين نويجكي ببيته هوي زم كردني لقيامتش نويجكي لبا اوي دكا كخلشي بيها الخرتيني نويجكي لبا اوي دكا لبيتشاوي خلشي او هابيتن ناري كابرا گنزك دستا دا خوازي افرتكي ها دتسيتن زاري حفتك دو حفتي دستا مزقفتي خوي بدين دكا نويجي دكا اتا كخلقني ام برسبرين كاكا اري ولا اهلي مزقفتي اويا دري كابرا ويستي كساكي خوي بداتا كرتشي بس او كابرا او كرة او هاي ببرجي كتقول كاكا كساكي خوم وها كابرا قسي كردبو كساكي خوم دادما كرتشي كا تل روجان لمزقوتي بيبينم نوجي سبينان كرش كجيلي وقسي ببو حمد سبينان دا تسويندر حمد سبينان دا تسويندر نوج دكراتا خزوري بيبينيتن دو ابريكاكا كساكي خوم الددمي دو دڵێ کوڕەکە ئەو چل ڕۆژەی کە بەردەوام بوو لە نوێژی سبێنان سبحان الله زۆر ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوت و قسەکردنی گۆڕا ئەخیری وەی لێ هاتبوو بۆ کچەی ڕازی نەبوو کە بیدەنێ
ئەجەلوێ یعنی سبحان الله زۆر تەئسیری دەکاتن ئیقامە یعنی نوێژکردنك ئەو شخصیەتە بگۆڕینەک بەسکردنی نوێژەکەی. باشە شێخ عەلی تەنتاوی لە تەفسیرەکەی لە تەفسیر وەسیط دەفەرمێتن مراد و مەبەست بە ئیقامەی نوێژکردن ئەوەیە ئەداؤها فی مەواقیتها دەفەرمێ ئەوەیە کە ئەتوو لە کاتی خۆی بیکەیت کاتەکانی خۆتی لە کاتی خۆی بیکەیت. اینجا جێبەجێکردنی ڕوکنەکانی مەرجەکانی ئادابەکانی و هەروەها خوشوع تێیدا هەموو ئەوانە جێبەجێ بکەیت ئەو جە دەکا ئیقامەت و سەڵات. دەفەرمێ لەبەرەوەی بارودۆخی و کەسایەتی ئینسان لە ناو نوێژەکەدا ئەوەیە کە هەستێکی قوڵی بۆ دروست بیتن کە لە بەرامبەر خی پەروەردیگارە و تەواو خۆی یەکلایی بکاتەوە لە بۆ ئەو گفتوگۆی لەگەڵ خی پەروەردیگار دەکاتن و هاوێنەیەکی زندوو دروست بکات بۆ گەورەی خی پەروەردیگار و کبریایی خی پەروەردیگار بە تەواوەتی غەرق بی و نغڕۆی دوعاکان بێتن و نغڕۆی نزاکان بێ کە لە بەرامبەر خی پەروەردیگار دەیکە و ویستی بەرامبەر خی پەروەردیگارە. سبحان الله دەفەرمی ئینسان کاتێک کە ئەو هابوو ئەو پێی دەگوترێ ئیقامەت و سەڵات. لێ خی پەروەردیگار دەفەرمی ئینە الصەڵاتە كانت على المؤمنين كتابا موقوتا كاتێکی دیاریکراوی هەیە و دەفەرموێ نوێژکردن چییە؟ تەنها عن الفحشاء والمنکر. ئینسان دوور دێختەوە لە کردنی کاری خراپە و منکەرات. کاتە سبحان الله ئەگەر ئینسان بەو ڕۆحیانەتە چوو ئیقامەی کرد ئەوەی کە خوای گەورە داوای لێ دەکا ئەوە دەتوانێت ئەوەی بەجێ. ئەگەر ئیقامەی نەکرد خوای پەروەردگار خۆ باسی منافقان دەکا. منافقان نوێژیان نەدەکرد کاکە با نوێژیان دەکرد. وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس. کاتێک کە هەڵدەستان لە بۆ نوێژەکەیان دەکرد و نەبی نوێژی نەکەن یعنی منافقیش بوو نوێژیشی دەکرد بەس نوێژەکەی لە بۆ خەڵکی بوو لێ نوێژەکەشی لەسەر قورس بوو. بەس ئەگەر بە ئەدابی بە جوانی نوێژەکەی بکە سبحان الله بەو ڕوحیانەتە نوێژی بکە ئەو کاتی نوێژی لەکەن خۆشەویست دەبی. خۆشەویستترین و بەچێشترین شت ئەوەیە کە کاتی خەریکی نوێژکردنە. لێ دەفەرمێ خی گەورە داوامان لێ دەکاتن کە أن نكون مقيمين للصلاة لا مؤدين لها فقط. خی گەورە داوامان لێ دەکە ئێمە نوێژەکان جێبەجێ بکەین نەک بەس نوێژەکان بکەین یعنی بە تەنها نوێژکردن نەخێر جێبەجێکردنی بە تەواوی ئەو شتانەی کە داوای لێ کردوینە. اینجا تەمەشا بکە لە بۆ ئەوەی کە ئینسان نوێژەکەی ئیقامە بیتن ئیقامەت و سەڵات بی جێبەجێکردن بی بە جوانی و بەڕێک و پێچی کەما یورید الله تعالی وەک ئەوەی کە خوای گەورە دەیەوێ پێویستە ڕەچاوی چەند خاڵک بکاتن بۆی دەتەوێت نوێژەکەت نوێژێکی تەواو بە چێژ بێتن و تەواو بچێ ناو نوێژەکەت و ئەو نوێژە بێ کە خوای گەورە داوات لێ دەکاتن ئەو نوێژە بێ کە دوور دێختەوە لە خراپە ئەو نوێژە بێ کە نێزیک دەکاتەوە لە خوای پەروەردیگار دەبێ ئەو خاڵانەی تێدا هەبی. یەکەم النية الصحيحة الصادقة نیەتێکی ڕاست و دروستت هەبیتن ڕاستگۆیانە چونکە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمی إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة يتزوجها فهجرته إلى ما هاجر إليه. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمی کردەوەکان هەمووی بە نیەتە. ئەو کەسە نیەتی چی هەبوو ئەوەی لە بۆ دەنووسرێتن. ئەگەر نیەتی ئەوە بوو کۆچ بکا بۆ لای خوا و پێغەمبەرەکەی ئەوەی بۆ دەنووسرێت کە کۆچی کردووە بۆ لای خوا و پێغەمبەرەکەی. ئەگەر نیەتی ئەوە هەبوو کۆچ بکاتن بۆ ئەوەی ئافرەتێک بەدەستبێنیتن یا ماڵ و دنیا بەدەستبێنی ئەوە لەبەر ئەوەیە. سبحان الله دەفەرمون کابرایەک لە مەکەی ڕا بەو گەرمایەتی و ناخۆشی و زەحمەتی و قورسیەی لەوێن دەڕا لە مەکەی ڕا کۆچی کرد لە بۆ مەدینەی ئەوەندە ناخۆشی و زەحمەتیەی دیت بەس مەبەستی ئەوە بوو ئافرەتەکە بوو لە مەدینەی مەبەستی ئەوە بوو کە هاتە مەدینەی ئەو ئافرەتەی بخوازی بیهینی کە بە پێغەمبەریان گۆ عەلەیهی الصلاة والسلام پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمی ئەو کابرایە ئەگەر مەبەستی
کۆچکردن بی لە بۆ دینی خوای گەورە ئەوە ئەوی لە بۆ دەنووسێ ئەگەر مەبەستیشی بەدەستێنانی ئەو ئافرەتەی بی ئەوە بەس ئەو ئافرەت لۆی دەنووسێ ئەو کابرا کۆچ کردێ لە پێناوی ئەو ئافرەتەی تەماشا ئەگەر ئەتو نوێژی دەکەی مەبەستت ئەوە بی نوێژەکەت لەسەر لا بکەی و لە کۆڵت ببتەوە و یاڵە نوێژەکەشم کرد ئەو هەر ئەوەندە لۆ دەنووسری ئەگە مەبەستت مناجاتکردن بی لەگەڵ خوای پەروەردگار و ئیقامەی نوێژ بی و بەو شێوازە بی کە خوای گەورە دەیەوێ سبحان الله ئەوت لۆ دەنووسری ئەها حەدیسەکە دەفەرمێ ئەنا عند ظن عبدی بی من لە شوێنی گومانی بەندەکەمم ئەو بەندێم چۆن گومانم پێ بە ئاو هامە سبحان الله ئەگەر ئەتو گومان بە خوای گەورە ببەی کە ئەو نوێژەی دەکەم لە پێناوی خوای گەورە و ئیقامەی نوێژە و بە تەواوی ڕوکن و شەرتەکانی جێبەجێ دەکەم ئیلا خوای گەورە لە بۆت ئاسان دەکە ئەو هات جێبەجێ دەکەی ئەمە یاڵە کورە دەبا نوێژەکەی سەریا بکەن دایاڵە کاکە سبحان الله ئیلا نوێژەکەت یعنی بێسەروبەریەکی پێوە دیارە اینجا دووەم خاڵ لە ئەوەی ئیقامەی سەڵات بیتن التهيئ للصلاة خو ئامادەکردن لە بۆ نوێژ کە پێشتریش باسمان کردیە چۆن خۆمان ئامادە دەکەین لە بۆ نوێژ بە جەستە و بە ڕۆحەوە چۆن ئامادە دەبین لە بۆ نوێژ یەکێک لەوانەی کە خۆ ئامادەکردنە بەبیرە خۆمان بینەوە ئەوەیە کە کابرا نوێژە سونەتەکەی بکە بە پەلە نێتن لە بۆ نوێژەکە و مزگەوتەکە هەموو خاڵەکانی لا ببە یعنی ئامادەکردن لە ڕووی جەستەیەوە ڕۆحیەوە بەرامبەر قیبلا پاچی جەستە و پاچی شوێنەکە و هەموو ئەو بابەتانە لە خۆ ئامادەکردنن لە نوێژ کە پێشتر بە درێژی باسمان کردووە سێم خاڵ ئەداؤها مع الجەماعە ئەوەیە کە ئەتو نوێژەکەت بە جەماعەت بیکەیت سبحان الله یەکێکە لەوانەی کە دەبیتە هۆی ئیقامەی سەڵات کابرا کە بە تەنێ دەکە زۆر جار وەیە لێی تێک دەچی نازانی سێ ڕکعاتی کردیان چاری کردیە نوێژەکەی مەسەلەن نازانی چی لە نوێژەکەی گوتیە بەس کاتێک کە بە جەماعەت دەکە هەز دەکە هادی ئەچی تێدایە لەسەر یعنی ناتانی چ دەکەی بە پێشمەلای خۆ ناکەی وەنێ کاکە هەرچەندی بکەی ناتانی بە پێشمەلای بکەوی هەتا مامۆستایەکە سەلام نەداتەوە تو ناتوانین سەلام بدەیەوە کەواتە یعنی هەز دەکەی هێمنیەک و ئارامیەکە تێدا دەبیتن لەبەر هەندێ ئەهلی تەفسیر دەفەرمون لا دفرم فقد جاء عن بعض أهل التفسير أقاموا الصلاة يعني صلاها جماعة إقامة الصلاة بتاعتها يعني أو كابرا بجماعة نوجكي كردبي بس أويدا كان إقامة الصلاة بجماعة كردنا عبد الله كريم مسعود دفرميتن هر کەسێک پێی خۆشە بگەیشتە خوای پەروەردیگار بمسلمانيتي فليحافظ على هؤلاء الصلوات الخمس حيث ينادى بهن فإنهن من سنن الهدى دەفەرمێ هەر کەسە کە دەیەوێ پێی خۆشە بگەشتە خوای پەروەردگار بە مسلمانی با پارێزگاری لەو پێنج نوێژە بکاتن کە حيث ينادى بهن کاتێک کە بانگ دەکرێتن لە بۆ ئەو پێنج نوێژەی کە لە چێن دەربانگ دەکرێت لە مزگەوت بانگ دەکرێتن بۆ ئەو پێنج نوێژە بە جەماعەت بانگ دەکرێت بۆ ئەو پێنج نوێژە لەوانەیە مەسەلەن لە مزگەوت پێیان نەکرێت بەڵام لە ماڵێک هەموو پێکەوە کۆ دەبنەوە لە شوێنێک هەموو پێکەوە کۆ دەبنەوە نوێژەکەی دەکەن بە جەماعەت دەفەرمی ئەوە لە ڕێبازی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێبازی هیدایەتە ڕێگرتنی هیدایەتە چونکە فإن الله شرع لنبيكم صلى الله عليه وسلم سنن الهدى خوای پەروەردگار ئەو ڕێبازەی داناوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ڕێگای هیدایەتە ولعمري لو أن كلكم صلى في بيته لتركتم سنة نبيكم دەفەرمێ و ئەگەر ئەنگۆ هەمووتان نوێژتان لە ماڵەوە بکرد بایە نەهات بانە نوێژی جەماعەت و نوێژی جەماعەتتان نەکرد بە ئەو بەڕاستی ڕێبازی پێغەمبەرتان عەلەیهی سەڵات وسەلام واز لێ هینابوو لەسەر ڕێبازی ئەو نەبوون ئەو هاتان بکرد بایە ولو تركتم سنة نبيكم لضللتم ئەگەر سنەتی پێغەمبەریشتان عەلەیهی سەڵات وسەلام واز لێ هینا بایە ئەو بەڕاستی ڕێگاتان ون دەکرد و بەرەو گومڕایی دەڕۆیشتن عەبدوڵای کوڕی مەسعود خەتەریەتی نوێژی جەماعەت ئەوەی کە نوێژەکانی بە جەماعەت ناکاتن تەماشا چۆن باسی دەکات دەفەرمێ ئێمە بینیتمان ئەوانەی کە بە پاش دەکەتن ئیلا ئەوەمان ئەو یعنی بیرمان بەرامبەر وان ئەوها بوو دەمانگۆ کاکە ئەوە منافق معلوم النفاق دەمانگۆ ئەو کابرا ئیلا منافقەی کە معلومە ئەو کابرا یعنی زاندراوە نیفاقی هەیە ئەو کەسە
إلا أو بباش دەکەت لە بۆ نوێژی جەماعەت نەمان دەبینی بەڵکو دەبینی دەفەرمێتن ولقد رأيت الرجل يهادى بين الرجلين حتى يدخل في الصف وما بين الرجل يتطهر فيحسن الطهور دەفەرمێ کابرای وامان دیت دەبینی کە دەهاتە لە بۆ مزگەفتێ سبحان الله پێی نەدەکرا بەخۆی بێت لە بینی دوو کەسان دوو کەس یەک ئەو پیلەی گرت بوو یەک ئەو پیلەی گرت بوو دەهات ئێستا ئیما لەوانەیە ئەوە بیتن ها ئەو شەقرە هەیە یان عکازێ ناڵم چییە ئەو بابەتانەی کە ئینسان خۆی پێدەگریتن کابرا بەو نەوعی دەهاتە مزگەفتێ پێی نەدەکرا بێتن ئەوها بەتەنێ دەفەرمێن لەو سەردەمی ئەوهامان دەدیت خەڵک دەهاتە مزگەوتێ اینجا کەسی وایە ئەوە خۆی پاک دەکاتەوە دەستنوێژەشی جوان دەشواتن اینجا مەبەستی مزگەوتە و دێ لە بۆ مزگەوت فەیوسەلی فیه نوێژی تێدا بکاتن و نوێژی تێدا دەکاتن ئەو کەسە هەر هەنگاوێک کە دەینێتن إلا رفع الله له بها درجة وحط عنه بها خطيئة إلا أو كابرا بهر هنگاوك خواهي گورا پليچي برز دكاتو بهر هنگاوكي تريشي تاوانك لسري دسرتو يعني أو گوريا لچه بدست دكوي أتو ليرا هتاوكو دقيا مزگوت هر هنگاوك ديني پليك برز دبتو هر هنگاوك تاوانك لسر رج دبتو يعني سبحان الله دبيتن هنگاو بيتن حتى دقي أو شوينا لبرهندي قومي كاتنا كم پیغمبري عليه الصلاة والسلام فرمي أي پیغمبري خوا مال مان دورة حزما ليه نيزيجي بكين ولا مزقود پیغمبر عليه الصلاة والسلام فرمي ناوا مكان چکە هەر هەنگاوەک ئەنگۆ لێوێن دەڕادەینێن هەتا مزگەوت هەر هەمووی تۆمار دەکرێتن هەر هەمووی دەبێتە شوێنەوار بۆتان هەموو ئەو هەنگاوانەتان بۆ هەژمار دەکرێت وا مەکەن کەواتە تەمەشا هاتن لە بۆ مزگەوت هەم بە ئیقامەت سەڵاتە هەمیش ئەجر و پاداش شتێکی زۆرە چوارەم خاڵ لەوەی کە ببێتە ئیقامەت الصەڵات ئەوەیە إتقان الصلاة بأركانها وواجباتها وسننها جێبەجێ کردنی نوێژەکە و ئیتقان کردن تێیدا بەوەی کە ڕوکنەکانی بە جوانی جێبەجێ بکەی واجباتەکانی بە جوانی سنەتەکانی بە جوانی جێبەجێ بکەی بزانی چێهان ڕوکنە چێهان واجبە چێهان سنەتە هەر هەمووی بە تەواوەتی و بە جوانی جێبەجێ بکەیت چونکە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێ صلوا كما رأيتموني أصلي فإذا حضرت الصلاة فليؤذن لكم أحدكم وليؤمكم أكبركم پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمی نوێژ بکەن وەک چۆن من دەبینن نوێژ دەکەم ڕوکنەکانم چۆنە واجباتەکان سنەتەکان چۆنیەتی نوێژەکەم چۆن دەیکەم ئەوها بیکەن نوێژەکەتان اینجا کاتێک کە نوێژش ئامادە بوو بایەکێکتان بانگ بداتن و ئەوەی شیان کە لە هەمووتان بە تەمەنترە یا لە هەمووتان بە زانستر و علمترە با ئەویان بە پێش بکەویتن دەفەرمێ ئەوەش پێویستە لە بۆ ئینسانەکە بەڕاستی خۆی فێر بکاتن لەو کاروبارەکانی نوێژ بۆ ئەوەی کە نوێژێکی تەواوی لێ دەربچیتن هەتا نوێژێکی ڕاست و دروست بی لەو بەو شێوازە بی کە خوای گەورە فەرمانی کردووە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام هێناویەتی و بنچینەیەکی زانستی و فقهیشمان هەیە قاعدەیەکی فقهیمان هەیە کە دەفەرمێ لا يتم الواجب إلا به فهو واجب هیچ واجبێک تەواو نابێ ئیلا ئەگەر شتێکی پەیوەست بی بە واجبێ ئەویش جێبەجێ نەکەین مەسەلەن نوێژکردن واجبە دەستنوێژ واجبە نەخێر دەستنوێژ واجب نییە بەس ئەو دەستنوێ ئەگەر نوێژ بەبێ دەستنوێژ دەبی نەخێر کەواتە دەستنوێژەکەش وەکو واجبی لێ دێ دەبی دەستنوێژەکەش بشۆی بە واجبیەت ئەو چ نوێژەکەشت بکەی باش نوێژکردن بەبێ خوشوع و بەبێ ڕوکنەکان و بەبێ سنەتەکان و بەبێ واجباتەکان دەبی نەخێر کەواتە واجبە خۆت فێری سنەتەکان و واجب ئەوە سنەتەکان و ئەرکانەکان و واجباتەکانی ناو نوێژێ بکەی خوشوع و شێوازەکان و هەتاوەکو نوێژەکە دروست بیتن پێویستە یعنی اینجا پێنجەم خاڵ لەوەی کە دەبیتە هۆی ئەوەی کە نوێژەکەمان نوێژێکی ئیقامە دەربچی الدعاء والتضرع إلى الله دوعاکردن و ملکەجبوون لە بۆ خوای پەروەردیگار لە پێنا ئەوەی کە خوای پەروەردگار ئەن یەتەقەبەل الله سەڵاتە کە خوای گەورە نوێژەکەی لێ قبول بکاتن لەو کەسە لە خوای گەورە بپارڕێتەوە
بیکاتێکێک لەوانەیە کە نوێژەکانی بە مقیمینە سەڵا نوێژەکانی بە ڕێکوپێکی دەکەن هاوتە خوای پەروەردگار کاتێکە باسی پێغەمبەر ئیبراهیم دەکاتن پێغەمبەر ئیبراهیم چ دوعایەک دەکات دەفەرمێ ربي اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء يعني داوا لخوای گەورە دەکاتن کە بیجێڕین بێکێک لەو کەسانەی کە ئیقامەی نوێژەکەی ئیقامەت و سەڵاتی کردیە نوێژەکەی بە جوانی و ڕێک و پێچی کردیە و نەکەر خۆی بەڵکو زوڕیەتەکەشی واتە ماڵ و منداڵەکەشی اینجا دوعا دەکە کە خوای گەورە دوعاکەی لێ قبوڵیش بکە شەشەم خاڵ لەوەی کە دەبیتە هۆی ئیقامە ئەوەیە کە أن يعشر العبد بتقصيره تجاه ربه أن يشعر العبد بتقصيره تجاه ربه أويك كإنسان هز بكاتن شعور بكاتن بويك هز بتقصير بكا بكم ترخمي بكا برانبر بخواي پروردگار أو إنسان كم ترخم بوا برانبر بخواي پروردگار أو نوێژەی کردووە لەوانەیە ئەو نوێژێکی ڕێک و پێک و باش نەبوو بیتن کەواتە هەموو جوهدی خۆی بەکار بینیتن بۆ ئەوەی کە ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بینیتن هەتاوەکو کردەوەکەی کردەوەیەکی زۆر چاک و باش و پاک بیتن بۆ ئەوەی ببێت یەکێک لە کەسە سەرکەوتووەکان حەفتەم خاڵ الإكثار من النوافل زۆر نوێژی سنت بکە ئەو کەسە چەندی ئەو ئینسانە نوێژی سنت بکە ئەوەندە لە خوای پەروەردگار نێزیک دەبیتەوە چونکە لە حەدیسە قودسیەکەی کە أبو هريرة دفرمي پیغمبر خو عليه الصلاة والسلام فرموي الله جل جلاله دفرمي إن الله قال خوي پروردگار فرموي من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضت عليه وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه دفرمي الله جل جلاله دەفەرمێ هەر کەسێ دوژمنایەتی خۆشەویستەکەی من بکە ئەو بەڕاستی بانگەشەی حرب و شەڕی کردووە لەگەڵە من و ئینسان بە هیچ شتێک بەندەکەم بە هیچ شتێک لە من نێزیکتر نابێتەوە کە لام خۆشەویست بێ بە ئەندازەی ئەو شتانەی کە لەسرم واجب و فەرز کردیەوە جێبەجێ دەکا یعنی سوبحان الله ئەتوو ئەوانەی کە واجب کرایە لەلای خوای گەورە زۆر خۆشەویستە کە ئەتوو نوێژە واجبەکانت دەکەی ڕۆژیە واجبەکانت دەگری یعنی حەج و عومرەی کە واجبە لەسەر هەموو ئەوانە سوبحان الله زۆر لە خوای گەورە نێزیک دەکەویەوە و ئەگەر بتەوێت زۆر زیاتر لە خوای گەورە نێزیک بکەویەوە بە بەردەوامی لێی نێزیک ببیەوە فەرمووی ئەوەیە کە ئەو ئینسانە يتقرب إلي بالنوافل زۆر لە من نێزیک دەبتەوە بە سونەتەکان بە ئەندازەک لێم نێزیک دەبتەوە حتى أحبه حتى ئەمن خۆشم دەوێت یا ڕەبی خوایە ئەمەت خۆش بوێت ئەگەر چی کردەوەکانمان شایستەی ئەوە نییە کە بەڕاستی بە کردەوەکانمان بگەینە ئەو پلەی کە ئەتوو ئەمەت خۆش بێ بەڵام داوا لێ دەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت ئەمەت خۆش بێ دەفەرمێ ئەوەندە ئەو کەسە سونەتی دەکا ئەوەندە سونەتەکان دەکا هەتا وەکو دەگەشتە ئەو ئەندازەی خۆشم دەوێتن اینجا ئەگەر ئەمنیش ئەو کەسەم خۆش ویست دەبمە ئەو گوێی کە دەیبیستی واتە سبحان الله ئەو کەسە گوێ لە یەک شتی خراپ ڕناگری گوێ لە گۆرانی و مۆسیقا و غەیبەت و یعنی مەجلیسی خراپ و لەو لەغ بوو یعنی هەر شتێکی خراپی سبحان الله ئەو کەسە زۆری پێ ناخۆشە لەو مەجلیسانە بی لەو شتانە بی کە شتێکی ئەوها دەبی قەلبی پێتێک دەچیتن ئەوە یەکێکە لەو نیشانانەی خوای گەورە ئەو بەندەی خۆش دەوێتن و دەفەرمێ دەبمە ئەو چاوەی کە پێی دەبینی سبحان الله بەو چاوی کابرا حەز ناکە تەماشای شتی خراپ بکە یعنی هەر شتێکی دێتە پێشی کە خراپ و ناشیرنە سبحان الله یەکسەر ئەو کەسە قەلبی پێتێک دەچی و چاوی لا دەباتن اینجا دەبمە ئەو دەستەی کە پێی داوێتن سبحان الله ئەو دەستەی لە بۆ خراپە ناڕوە ئەو ئینسانە دەبینی ئینسانێکی زۆر نەرمونیانە یعنی کاتێک کە دەستی داوێتن کاتێک کە دەستی دێنی ئللا بەڕەحمەت دەستی دێنیتون و دەستی دەباتن ئللا ئەو کەسە بە نەرمونیانی دەستی دێنی و دەبا کاتێک کە دەستی هینە ئللا دەستی لە بۆ باشە دێنی و لە بۆ ڕەحمەت دێنیتن اینجا دەفەرمێتن دەبمە ئەو پێی کە پێی دەڕواتن یعنی سبحان الله ئەو ئینسانە کاتێک کە باسی دەکەی یعنی فکر لێ ناچی لە بۆ شوێنی خراپ بڕوە کە باسی ئەو کەسەت کرد دەرێتەوە کاکە کە گوتت باسی یەکەش کەشت کرد گوتت کاکە وڵا فلان کەسم دید لەگەر فلانە کەسی دەڕۆی کە ناوی ئەوت برد دەڵێ تاوەک ئەوە ناستە جێ خراپ ناستە شوێنی خراپ سبحان الله گەشتیتە ئەو ئەندازەی کە
پێی لە بۆ شوێنی خراپ ناڕواتن و نایباتن. ئینجا کاتێک ئەو ئینسانە ئەو های لێ هات داوای هەر شتێکم لێ بکە لە ئوعتیەنە بە دڵنیاییەوە پێی دەبەخشم، بە دڵنیاییەوە هەر شتێکم داوا لێ بکە دەیدەمێ و پەنام پێ بگری لە هەر شتێک لە ئوعیذەنە ئیلا پەنای دەگرم ئیلا لەو شتە دەیپارێزم مادەم پەنای گر بە من ئیلا دەیپارێزم ناهێڵم ئەو شتە زیانی پێ بگەێنیتن. اینجا ئەو بەندەیە وەها لە خوای پەروەردگار نێزیک دەبیتەوە. اینجا پەروەردگار دەفەرمێ لە هیچ شتێک تەڕەدودم نەبووە ئیلا لەوە نەبیتن کە گیانی ئینسانێکی ئیماندار بچێشم و دەفەرمێتن مردنی ئینسانی ئیماندارم پێ ناخۆشە، ئینسانی ئیماندار پێی ناخۆشە بمری، بەڵام خوای پەروەردگار ئەوەی هەر بەسەردا دەهێنیتن و دەبێ وەفاتیش بکات. ئینجا هەشتم خاڵ بۆ ئەوەی ئەو ئینسانە و ئەو کەسە ببێتە ئەوەی کە نوێژێکی ئیقامەت و سەڵاتی بکە حب المەساجد والتعلق بها، بەڕاستی ئەوەی مزگەوتی خۆش بوێتن، یعنی دڵی پاپەند بی بە مزگەوتەوە. لەبەر هەندێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی 7 تاقم دەکاتن، ئەو 7 تاقمە لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارن. سوبحان الله لەو ڕۆژەی هیچ سێبەرێک نییە، لەو ڕۆژەی خەڵک هەمووی لە زەحمەتی و قورسی و ناخۆشیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی بە ئەندازەک ڕۆژ نێزیک دەبیتەوە، خۆر نێزیک دەبیتەوە لە خەڵکی بە ئەندازەی میلێک. سبحان الله ئەوەی سەحابەیە کە حەدیسەکەی دەجێڕتەوە دەفەرمێ نازان بە ئەندازەی ئەو میلەی کە ئینسان چای پێ ڕەش دەکاتن ئەوەندە نێزیک دەبیتەوە، یان بە ئەندازەی میلێک مەسافەیەک بەوەندەی نێزیک دەبیتەوە ئەو ئینسانە تەواو دەکەویتە نەو عەرەقەی. دەفەرمێ کەسی وا هەیە ئەوەندە عەرەقەی دەکا هەتا وەکو هەموو لاشەی دادەگری، بەڵام خەڵکانێکەیە 7 تاقم هەیە. الله لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارن ئەو کەسانە. جێکی زۆر خۆشیان هەیە یا ڕەبی خوایە بە قسمەتمان بکەیت لەژێر سێبەری عەرشی خوای گەورەنە. چێنە رجل قلبه معلق بالمسجد إذا خرج منه حتى يعود إليه، کابرایەکە دڵی زۆر پەیوەستە بە مزگەوت، دڵی زۆر خۆش دەبی بە مزگەوت. دەوەڵڵا ئەو کابرایەکە لە مزگەوتە یعنی هەموو خۆشیەکان دەبینی. سبحان الله کاتێکە لە مزگەوت دێتە دەرەوە دڵی هەر پابندە بە مزگەوت، هەر دێڵە تەماشای سەعاتەکەی بکەم ئەرێ چەند مایە مزگەوت، ئەرێ چەند دەقەمە، ئەرێ دەبی بانجی نەدابی. سبحان الله ئەو دڵی هەر ڕەبتە بە مزگەوتەوە. لەبەر هەندێ یەک لە پیاوچاکان دەفەرمێ حاڵ و باڵی ئیماندار لە ناو مزگەوت وەکو ئەوەی وایە کە ماسیەک لە ناو ئاو بیتن، ئەو ماسیە چەندی پێخۆشە لە ناو ئاوبی، وەرە ئەو ماسیە لە ناو ئاو دەربینا چەند پەلەقاژەیتی چەند پەلەیتی بۆ ئەوی زووتر بگەڕێتەوە ناو ئاوەکە. دەفەرمێ حاڵی موسڵمان ئەو هایە لەگەڵ مزگەوت، حاڵی منافقیش چۆنە لەگەڵ مزگەوت. دەفەرمێ کابرای منافق چۆن تەیرێک لە ناو قەفەسێکی دەکەی، ئەو تەیرە خۆی بەولاو قەفەسەکەدا دەدا، زۆر ناڕەحەتە، زۆر دڵتەنگە، پێی خۆشە چرکەیەک زووتر لە ناو ئەو قەفەسە بێتە دەرێوە. دەفەرمێ حاڵی منافقش ئەو هایە لە ناو مزگەوت. کاتێکە دەرگای قەفەسەکەی لێ دەکەیەوە دەڕواتن بەرەو ئاسۆی دنیا چەندی پێخۆشە. دەفەرمێ منافق ئەو هایە کە دێتە دەرەوە ئەوەندەی پێخۆشە لە مزگەوت کە دێتە دەرەوە. لێ ئەو کابرا دەبینی سوبحان الله بە بەردەوام گلەی لە مزگەوت دەکا، وڵا ئەو سبلیتیان پێ نەکردیا، فەرشەکەیان ئەو هایە، مەلایەکە دەنجی ناخۆشە، سەماعەکە ئیش ناکاتن، وڵای کاشیەکەیان ئەو فران ڕەنگە، وڵای نازام چی. سوبحان الله لۆ چکە ئەوە دڵی بە مزگەوت خۆش نییە، لێ هەموو قەلبی هەنجەتە. بس ئینسانی ئیماندار حتا یعنی ئەگەر لەسەر خۆڵ و لەسەر بەرد بیتن و سەقفەکەی دار و ئەوە بیتن سوبحان الله هەر دلی پێ خۆشە، دڵی پێ دەبیتەوە. اینجا نۆیەم خاڵ کە دانەر ڕەحمەتی خوای لێبی باز دەکە لەوەی کە ببیتە ئیقامەت الصەڵا الحرص على خشوع في الصلاة، ئەوەیە کابرا سوور بیتن لەسەرەوەی خشوعی هەبی لە ناو نوێژێ، بە تەواوی جەستە و بیر و هۆشەوە لە ناو نوێژەکەی ئامادە بیتن. چونکە ئینسان ئەگەر ئەوهای کرد فإذا ما فعل العبد هذه الأمور، ئەگەر ئینسان ئەو بەندە ئەو کارانەی جێبەجێ کرد وحرص عليها سوور بوو لەسەر ئەوەی کە ئەو کارانە جێبەجێ بکاتن، ئەو کات بەڕاستی نوێژەکەی دەبێتە نوێژێک ئەوەیە ستەکون ناهیەة له عن الفحشاء والمنكر، ئەوەی کە نوێژێک ڕێگری بکات لە خراپە و لە تاوان دووری بێختەوە. چکە
الله جل جلاله دفرمي اتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. كواتكيني وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. إقامة الصلاة بك أجر إقامة الصلاة تذكر أوجه نوێژەکەت دەتپارێزێ لە خراپە و منکەرات. داوا لە خوای گەورە دەکەن نوێژەکانمان یەکێک بی لەوانەی کە بمان پارێزێ لە خراپە و تاوان ببیتە جێ ڕەزامەندی الله جل جلاله. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.